پۆلیسی کەرکووک لە ناوچەی جەبەلبۆر و نزیک ئەو شوێنەی کە داعش دوو ئەفسەرەکەی شەهید کرد درۆنەکانی خستە کار. ژمارەیەکی هاوشێوەی ئەم درۆنە گەیشتۆتە بەڕێوەبەرایەتی پۆلیسی کەرکووک. ئەمەش لە چوارچێوەی خۆ ئامادەکردنە بۆ وەرگرتنی مەلەفی ئەمنی شارەکە. درۆنەکان چەندین تایبەتمەندیان هەیە وەک کامێرای حراری و توانای کێوماڵکردنی 8 سەعاتی بەردەوام. دەتوانرێت لە لێکۆڵینەوە و بە داداچوونەکانی پۆلیسدا سوودی لێوە بگیرێت. دیارە مجموعەیە تیاری مسیرمان بەدەست گەیشت و ئەم تیارانش بە تەقنێکی عالی کە بە تەقنێکی زۆر بەرز پۆلین کراوە. ئێمە توانین لە ڕێگای ئەم سیستەمەوە چاودێری هەموو جموجۆڵێکی خەڵکی خراپ لە شارەکەیان بکەین و لە دەرەوەی شاری خراپش بکەین و وەم تیارانە خۆیان معالەجەی ئەهدافەکانەکەن، ینی لە کۆنتترۆلەوەی ماتوانین معالەجەی خەڵکی خراپ بکەین، معالەجەی فرێدانی قومبەلە بکەین بۆی کەوا بتوانین ئەو ئەهدافانی کەمانەوێ بیپێکین. تیمێکی تایبەت ڕاهێنراون لە دەرەوەی وڵات. دەتوانرێت لە دووری 5 کیلۆمەترەوە چاودێری کەسی گومان لێکراو بکات و لە ڕێگەی GPS-ئەوە زانیاریەکان بگوێزێتەوە بۆ ئەو تیمەی پۆلیس. تیمێکی تایبەت بە زاڵتێکی بە پلەی مقدەم سەرپەرشتی دەکا جگە لەوەش ئەو تیمە لە دەرەوەی وڵات دەورەیان بینی هەموو زراعەتەکەیان تاو کردووە و دوێنێکەوە ئەوان دەست بەکار بوونە و ئیتردا خەڵکی شاری کەرکووکش دەبینێ ئەو تایارم سەران چاودێری ناو شاری کەرکووکەکە. پۆلیسی کەرکووک بۆ لەمە دووە لە ئاسمان و لە ڕێگەی درۆنەکانەوە چاودێری جموجۆڵە گوماناویەکان دەکەن و تیمەکانیشیان لە زەوی بە دوواداچوون دەکەن. بە شەو بێت یاخود بە ڕۆژ دەگەنە شوێنی مەبەست. دیار تاڵێت، کەناڵی کەرکووک.